کوردستان کورد قەت بەقی ئەم ڕۆژەیەک دەنگ نەبووە کورد زلهێزەکان جارێکی تر کوردیاندایەوە بەشوو وەکو ساڵی 75 وەکو 16 ئۆکتۆبەر باشە کورد کەسی لە پشت نەماوە خۆی و خوا و چیاکان نەبێ ئێمە کەوتوینەتە نێوان دوو تەوژمەوە تەوژمێکی خۆشی کە کورد قەت بەم یەکگرتووەمە نەمان بینیوە تەوژمێکی دڵتەنگی کە لە ڕۆژ ئاوە و لە ڕۆژ هەڵاتەوە خوێنمان لێتکە بەڵام هەتا یەکگرتوو بین هەتا یەکدەنگ بین چۆن لەو ڕۆژەوەی کە ئێمە بەس بە هەلهەلە کێشان حکوومەتی ئەمریکا و حکوومەتی عالەممان هێنایەوە سەرخەت ئێسەش ئەبێ بەم یەکگرتو بەس بە هەلهەلە کێشان نەک بە شکست ئێمە بدەین لە ئامانجی خۆمان هەرچی دوژمنی منە لەم هەلهەلەی منە ترسێ لە دەنگی ژن ئەترسێ باشە من هەلهەلەکەم بۆ کچانەیە کە بەر لەوەی ببن بە بووکی ماڵی خۆیان بوون بە بووکی نیشتیمان هەلهەلەکەم بۆ ئەو کاتەیە کە هەموو کورد خۆشی هەیە لەمە خۆشی تر هەموو کورد یەک دەنگ و یەک دەستە بێ قابلی هەلهەلە کێشان نیە من نازانم وەکو تۆی پیا و فیکە بکێشم هەلهەلەم پێیە بە هەموو کوردستان بۆ کچانەمان نەبوون بوون بە بووکی نیشتیمان بۆ ئەوەی لەم دەنگەی من ئەترسێ بۆ ئەوانەی لەو دەنگەی من ئەترسن لێم بووە بە تاراوگا بۆ جاشانەی لە کۆمێت قسەیان بە من ود خۆیان نایەنە بەرپرسیارەتی نیشتیمان بۆ ترسنۆکانەی دەنگی خۆیانیان گرتۆ و هاوار ناکەن بۆ نیشتیمان دوێنێ گۆرانی شەوت بەڵێ پێ خۆشە جۆم دەنگە بێ من ڕاستە دەنگم خۆش نییە ڕاستە وشەکانیش لەوانەیە خۆی نەگەێنم بەڵام تعبیری من ئەوەیە هەر جارێ پێشتر ئێمە بەم سرودە گەورە کراین هێزی نیشتیمانمان پێدرا ئەڵێ لە قەندیلی سەر بەرزەوە وەڵامتان بۆ ئەنێرمەوە شەهید بوونمان شانازیە و دایکان بۆمان مەکەن ڕۆڕۆ شار بۆ خوێنەوە بەڵام گۆرانەکە بۆ نەوتم لە قەندیلی سەر بەرزەوە وەڵامتان بۆ ئەنێرمەوە شەهید بوونم شەنازیە و دایکان بۆمان مەکەن ڕۆڕۆ شەهید بوونم شەنازیە و دایکان بۆمان مەکەن ڕۆڕۆ چۆن بوو نەچوویت دەنگان خۆش بێت چۆن بوو نەچووی بۆ ڕۆژ ئاوا ئەکرێ بڵێم من یەکێکم لە ڕێخەرەکان ئەکرێن لە 100% نا یەکێکم لەوانەی ورە ئەبەخشم ئەو کەسانی پێویستیان بە هاوکاری بە هاوکاری ئەبەخشم و لە کۆتایی شالانە کۆتا ئەڵقا خۆشم بڕم لێرۆ ئاگادارتانەکەم و ئەم بەیانیە تیمەکەی کاکسۆران بۆکانی جەماعەتی کاکسۆران و ئەوان نامەیان بۆ ناردم ئەڵێ حەسر کراوین یەکەم دەستەی کوردانی باشوور چەکیان هەڵگرتو دەستیان بەسەرکردن کردووە بە سەلامەت بیان هێنێتەوە بەلەشی ساڵ ئامین ئینشاءالله ئینشاءالله خوایە ڕۆڵەکانمان سەلامەتکەی خوایە کوردستان سەربەرزکەی خوایە شەعبی موختار ئێمەی لە نێوان چوار دوژمنا لە ناو نەچوین چۆن دایم پشگیرمان بووی چۆن لە ئەنفال و هەڵەبجە ڕزگارت کردین خوایە ئەم جارەش دەستگیری بە باڵی دەمە بنەوەمانە و خەڵک بە خەڵمانە و بە باڵی کچ و کوڕمانە وڵاتمان پێ بپارێزی